بەناوی خوای گەورە سڵاوتان لەوێ بینەرانی بەڕێز و خۆشەویست لاڵقەی ئەم جارەماندا باز لە زیادبوونی ڕووداوەکانی تاوانکاری و توندوتیژی لە هەرێمی کوردستان دەکەین. بە میواندارێک لە بەرەزان سابیر عەبدوڵڵا کەریم بەرپرسی نووسینگەی سلێمانی دەستەی مافەکانی مرۆڤ و ڕەسوڵ ئیبراهیم ماستەر لە دەرووناسی گشتی لە سودۆی سەرکی هەروەها لە هەولێرەوە فەرمان ڕەشاد چالاکی مەدەنی. سەرەتا ڕاپۆرتێک دەبینین دواتر لەگەڵ میوانەکانمان درێژە بەم پرسە دەدەین. زیادبوونی توندوتیژی و ڕووداوە تاوانکاریەکان مەترسی لە سەراسایشی کۆمەڵاتی خەڵکی هەرێمی کوردستان زیاد کردووە. باپەی ئامارەکان ڕووداوەکانی توندوتیژی لە نێو توێژە جیاوازەکانی کۆمەڵگە زیادی کردووە و باپەی ئاماری بەڕێوەبەراتی توندوتیژی دژی ژنان لە 8 مانگی ئەم ساڵدا 32 ژن کوژراون و 53 ژنیش خۆیان کوشتووە. باپەی ئاماری یەکێتی پیاوانی کوردستانیش ڕێژەی توندوتیژی دژی پیاوان زیادی کردووە. لە ماوەی دەمانگی ڕابردوودا 45 پیاو کوژراون و 517 پیاویش سکاڵایان لە یەکێتی پیاوان تۆمار کردووە. ئاماجگەلەوەی لە نێو توێژەکانی دیکەش حاڵەتی توندوتیژی بەدی دەکرێت. بابڕوای توێژەرانی کۆمەڵاتی زیادبوونی توندوتیژی بۆ چەند هۆکارێک دەگەڕێتەوە. لەوانە ژینگەی هەر وڵاتێک کاریگەری هەیە لەسەر زیادبوونی توندوتیژیەکان بەتایبەت لە عێراق و هەرێمی کوردستان چەندین جەنگ تیایدا ڕوویداوە و ئەمە شوای کردووە کللتوری توندوتیژی زیاد بکات. لەلاکی دیکەوە نادادپەروەری کۆمەڵاتی و زیادبوونی ڕێژەی بێکاری هۆکارێکی دیکەن بۆ زیادبوونی توندوتیژی. ئەما لە کاتێکدا دوای سەرهەڵدانی قەیرانی دارایی ڕێژەی هەژاری و بێکاری لە هەرێمی کوردستان زیادی کردووە و چیناتیش لە ناو خەڵکی هەرێمی کوردستان دروست بووە. جگە لەمە هەندێک لە کەناڵی ڕاگەاندن ڕۆڵی خراپ دەبینن لە زیادبوونی توندوتیژیەکان لە ڕێگەی پەخشکردنی ئەو درامانەی هانی توندوتیژی دەدەن و نامۆن با کۆمەڵگەی کوردەواری. با بڕوای یاساناسانی شتاوەکو یاسا سەروەر نەبێت و بەبێت جیاوازی بەسەر هەموواندا جێبەجێ نەکرێت، حاڵەتەکانی تاوانکاری و توندوتیژی ڕوو لە زیادبوون دەکات. زیادبوونی ڕووداوەکانی تاوانکاری مەترسی گەوریان لەسەر ژیانی خەڵکو و ئاسایشی کۆمەڵاتی دروست کردووە. بۆ بەرەنگاربوونەوەی ئەم حاڵەتەش پێویستمان با بڵاوکردنەوەی کللتوری لێبوردەی هەیە و لە هەمان کاتیشدا دەبێت دام و دەستگاکانی دەوڵەت ڕۆڵی خۆیان ببینین لە ڕووبەڕووبوونەوەی ئەم دیاردەیە. جارێکی تر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز، سوپاس بۆ میوانەکانمان بەخێر بێن، سوپاس بۆ ئامادەبوونتان. مامۆستا ڕەسوڵ ئەگە سەرەتا لە بەڕێستانەوە دەست پێ بکەین، لەوە دەست پێ بکەین توندوتیژی چییە؟ سەرەتا زۆر سوپاس بۆ ئەو میواندارێتان و سڵاو بۆ بینەرانی کەناڵی ئاسمانی پێیان. ئەم بابەتە بابەتێکی زۆر گرنگە لە هەموو کۆمەڵگاکاندا جێگەی سەرنجە بەڕاستی. لە کۆمەڵگەی ئێمەشدا خەریکە لە حاڵەتەوە دەبێت بە دیاردا مەسەلەی توندوتیژی دیارە ڕەفتارێکە کە کەمتر ئینسانی مەسەلەن سوودبەخش و ئیجابی لە ناو کۆمەڵگەدا جێبەجێ دەکات. دیارە مەسەلەی کەسایەتی کە باسی کەسایەتی ئینسان دەکەین بە شێوەیەکی گشتی لە ڕووی دەرووناسیەوە لە کۆمەڵێک ڕەفتار پێک دێ. مەسەلەن کەسێک دەڵێ ئەمە کەسایەتێکی پزیشکی هەیە، ئەمە کەسایەتێکی مەسەلەن مامۆستایە، یان ڕەفتارێکی ئارام و کەسێکی ئارامە، یان کەسایەتێکی مەسەلەن کۆمەڵایەتیە و کەسایەتێکی شەڕەنگێزە، یان کەسایەتێکی پەڕگیرە. هەموو ئەمانە بەچیەوە ئەناسرێنەوە و ئینسانانە ئەو مرۆڤانە بە ڕەفتارەکانیانەوە دەناسرێنەوە. دیارە ئێمە ئەگەر باسی ڕەفتارکەین وەکو پێناسە بریتیە لە هەڵسوکەوتی هەم لە ڕووی مەسەلەن فیزیکیەوە هەڵسوکەوتی ڕژیانی ڕۆژانەی و هەروەها لە ڕووی مەسەلەن هەندێک ڕەفتار هەیە کە نابینرێن کە لە ئینساندا بۆ نمونە لە ناو مێشکی ئینساندا هەنەکە ئەمانە توانای شۆڤەکردن و خوێندنەوەیان نییە، بەڵام بە شێوەیەکی گشتی کەسایەتەکان کەسایەتی ئینسان لە کۆمەڵێک ڕەفتار پێک دێ و ئەگەر باسی شێوازی دروستبوونی ئەو ڕەفتارانە بکەن منشی و با بڵێن دروستکەری ئەم ڕەفتارانە وەکو مەسەلەن ئینسان لەکوێوە ئەم ڕەفتارانە بەدەست ئەخات. دیارە دوو قوتابخانەی گەورەمان هەیە، یەکێکیان کە بەسەرکردایەتی فرۆیدە. فرۆید پێی وایە کە غەریزە هێزێکە لە ناو ئینساندا کە لە فیترەت و یعنی دروستبوونی ئینسانەوە ئەم غەریزەیە هەیە و پاڵنەری ئەم جۆرە ڕەفتارانەیە. لە ناویشیاندا جار ڕەفتارەکە دروست بیان نادروست بێ، ڕەفتارەکە کۆمەڵگە ڕێگەی پێبدایان پێنەدا، ڕەفتارەکە ئیجابی بێیان سلبی بێ، هەر ڕەفتارێک بێ لەو ڕەفتارانە لە خودی ئینسان و لە ذاتی ئینساندا هەیە. بەڵام مەدرسەیەکی کەمان هەیە، قوتابخانەیەکمان هەیە کە پێی دەگوترێت قوتابخانەی مەسەلەن ڕەفتاری، کە ئەم قوتابخانەی سیگنەر
ڕابراتی دەکات و پێی وایە هەموو ڕفتارێکی ئینسان بەرئەنجامی وڕژێنەرێکە واتە ژینگە و هەروەها دەوروبەر وای لێ دەکات کە پاڵی پێوەنێ ڕفتارێک بکە یعنی ئەو ڕفتارە جا ئیجابی بەیان سلبی وەکو ئاماژەم پێکرد لە قوتابخانەی سیگنەرەوە شتێکمان بۆ دەردەکەی ئەویش بریتە لە تیۆرێکە تیۆرەکە بریتە لە تیۆری گونجان تیۆری دروستکردنی پەیوەندی کۆمەڵایەتی کە ئینسان هەموو ژیانی لەسەر ئەو پەیوەندیە دروست دەبێت مەسەلەن هەتا ئینسان گونجاو بێ لەگەڵ دەوروبەریدا و کێشەی کەمتر دەبێت و ڕفتاریشی ئیجابی دەبێت ئەم تیۆری گونجانە باز لەوە دەکات کە ئینسان ڕفتارەکانی بەرئەنجامی پاداشت و سزایە مەسەلەن ئینسان کاتێک کە پاداش وەردەگرێ ڕفتاریشی ڕفتارێکی ئیجابیە و کاتێک کە سلبی باڵێن نێگەتیفانە ڕفتار ئەکاوە دەوروبەری ئازیە دەداوەک دەوروبەری دەکەوێتە ژێر مەترسیەوە لەلایەن ئەو کەسەوە ئەوە دیارە سەرچاوەیەک هەیە کە مەترسی هەیە لەسەر ئەم ڕفتار زۆر باشە بەس چی دەچێتە چوارچەوی تونوتیژیەوە ینی خۆی پێناسی توندوتیژی ڕفتاری توندوتیژیانە بریتە لە کردارێک کە لەلایەن تاکێکەوە بەرامبەر کەسێک ئەنجام دەدرێت بیان بەرامبەر کۆمەڵێک ئەنجام دەدرێت جاری وا هەیە ڕفتارە توندوتیژیەکە کۆمەڵێکە گروپێکە ئەنجامی دەدەن بە تایبەتی لە وڵاتانی هەندێک لە وڵاتانی مەکسیک و ئەوانە کە گروپی مافیا هەیە کە یەکێک لە ڕفتارەکانیان بریتی لە ڕفتاری توندوتیژی هەدەفەکەش بریتە لە پێگەاندنی ئازار بە بەرامبەر لە ڕووی فیزیکیەوە سیاسیش لە وڵاتێکە توندوتیژی نییە ینی بە توندوتیژی گومانیتدا نییە گەورەترین دەسەڵات کە لە ئەمریکا توندوتیژی هەیە لە وڵاتانی پێشکەوتو دواکەوتو پەیوەندی بەوە نییە پەیوەندی بە خودی بە کۆمەلگای توندوتیژیەوە بەتەئکید کۆمەلگا و ئاراستەکەری ئەو فەزایی کە تاکتیدا دەژی یەکێکە لەو شوێنانی کە ڕفتاری لێ فێر دەبێت چونکە ئێمە بەڵاستێک دواتێکرێم و لای بەرز لەسەر جۆرەکانی توندوتیژ قسەکەین کاک ساوی جەنابیش بەخێر بیت سەبارەت بە مەسەلەی زیادبوونی ڕووداوەکانی تاوانکاری و توندوتیژ هیچ ئامارێکەیە کە دەلالت لەوە بکە کە ئەم ڕووداوانە لە هەرێمی کوردستان زیادی کردووە سپاس خۆی میهرەبان بەدڵنیاییەوە ینی ئامار هەیە و ئامارەکانیش لە هەڵکشان هەیە بەداخەوە بە شێوی لە شێوەکان ئێمە وەکو دەستی سەر بەخۆی ماپمیرۆڤ وەکو نووسنگی سلێمانی کە ئێمە سلێمانی کارەکەین بەڕاستی ڕستی هەندێک حاڵەتمان کردووە کە بەداخەوە ینی ئاماژەکان وامان بۆیان پێڵێن کە ئامارەکان لە هەموو جۆرەکانی توندوتیژی بگرە لە کوشتن خۆکوشتن خۆسووتانن پێشێلکاری توندوتیژەکانی تر بەرامبەر بە مافەکانی مرۆڤ هەروەکو ینی هەندێک جار توندوتیژیش بەرامبەر بە دامودەستگای مثلا رسمی و ئەوانە ینی ئەوش ینی ینی بەجۆرە لە شێوە لە شێوەکان ئەوەش ینی بوونی هەیەوە ینی ئەمە من نامەوێت زیاتر باسیەوە بکەم کە مامۆستا فەرمووی ینی سەبارەت بە وەکو توێژینەوەیشی سایکۆلۆژی و هەندێک یان توێژنەوەی کۆمەڵایەتی و هەندێک تیۆر مەسەلەن ینی کە هەیە لەسەر مۆزوعی ینی هیلاکی سایکۆلۆژی کۆمەلگا بە شێوەیەکی گشتی و ینی تاک بە شێوەیەکی تایبەتی کە ئەمە وای کردووە کۆمەڵی فاکتەر کۆمەڵی هۆکاری زۆر هەیە کاریگەری زۆر نێگەتیڤی لەسەر بیرکردنەوە و لەسەر ذهنیەت و لەسەر عەقڵیەتی تاکەکان هەیە کە ئەوە ئاکات بە بەردەوامی ئەم حاڵەتی توندوتیژی پێشێلکاریانە دووبارە ببنەوە و زیادش ببن لەگەڵ تێپەڕبوونی کاتە بەڵی ئامارێک لایەوە هەیە کە مەسەرەن مەترسیدار بێ سەبارەت بە زیادبوونی ڕووداوی تاوانکاری توندوتیژی لە کوردستان بەدڵنیاییەوە ئێمە وەکوتم لە ڕێگەی کۆمەڵێک سەرچاو لە ڕێی کۆمەڵی متابعات و بە دوچوونی خۆمان ئەمریکان کۆوەکەینەوە دید و سەرنجمان لەسەریان هەیە راپۆرتمان لەسەریان هەیە راپۆرتەکان بە شێوەیەکی گشتی ئارەسی دەستی مافمیرۆڤ بکرێت دەستی مافمیرۆڤ لە ڕێگەی کۆنگرە ڕۆژنامە نووسیوانەوە ئەمانە ڕاگەیەنێ ساڵانە ئێمە وەکو نووسنگی سلێمانی بەڕاستی ئەوەی هەوڵمان دابێەوەنی کە توانێت من دەستنیشانی ئەو پێشەکاریان نەبکەین ئەنی بۆمان دەرکەوتووە لە چەند مانگی ڕابردووە کە من لە یەکی 2010 تاکو سینەوەی 2010 ینی ئامارێکی ناڕسمیم لە بەردەسایە تا ڕادەیەک با بڵێم ناڕسمی ئەمە بە تەواوی تەسبیت نەکراوە بەڵام کۆی ئەو حاڵەتی پێشنیکاریە جۆرە و جۆرانە ڕست کراوە و ینی تۆمار کراوە کە لای من هەیە لە پارێزگای سلێمانی و هەولێر و
دۆکو هەڵەژانی بە شێوەیەکی گشتی لەسەر ئاسی هەرێمی کوردستان چەندە و حاڵەتە بەسەر ئەوە من جارشکەش باسم کردووەوانە هەر لە دیسانەوە لە بووکەناکانی ڕاگەاندن کە 268 حاڵەتمان هەیە لە کۆی حاڵەتەکانی کوشتن و خۆکوشتن و پێشلکاری جۆرا جۆر هەروەها خنکان لە ناو ئاو خۆخنکانن خۆسووتانن ینی ئەم جۆرە حاڵەتانە هەیە کە بەکۆی گشتی 268 حاڵەتە ینی پێ دوای زیاد ئەم حاڵەتە زۆرە بۆ هەرێمی کوردستان لەو چوار پارێزگای زۆرە بەدڵنیایەوە ئێمە گەر وەکو ڕێژێ دانیشتوان سێر بکەین لە چاو هەندێ وڵاتانی دەوروبەری ڕێژێ دانیشتوانی ئێمە ینی زۆر نییە بەڵام ڕووداوەکان زۆرن بەڵام بەریەکەوتنەکان زۆرن پێشەکاریەکان زۆرن ئەمە بەداخەوە ئاماژەیەکی مەترسیدار و ینی فاکتێکی خراپە کە ئێمە هەستی پێکەین و کە بەداخەوە کە لەم ڕۆژانی ڕابردووشە کە کۆمەڵی حاڵەت ڕوودا لەسەر ئاسی سلێمانی و ئەوەیە کە ئێمە جێگەی نیگەرانیە کە بە جۆرە جۆرەکان حاڵەتی نوێ دێتە ناو کۆی حاڵەتەکانەوە کە وەکوەوەی کە لە دوسێ ڕۆژی ڕابردووە کە ڕوویدا تەقەکردن لە ئەو پزیشکە لە ناو حاڵەتی تازە و نوێیە بەڵێ ینی گەر بەراورد دەکەین لەگەڵ حاڵەتەکانی ترە کە دووبارە بوونیان زۆر تیا ئەمە حاڵەتێکی تا ڕادەیەک نوێیە بەڵێ شتیوا ڕووی نەدابێت ڕوشی دابێت زۆر بەدەگمەنی سپاس دەتەگرم بۆلای بەڕێز دەگرچین لای کاک فەرمان کاک فەرمان سپاس بۆ بەڕێزشان دەمێستەرنجی بەڕێش بزانم لە سەر مەسەلەی تاوانکاری تونند و تیژی ینی پێدوایە لە هەرێمی کوردستانە ئێمە هەموو حاڵەتەکانی تونند و تیژی سیاسی بێ ئابووری بێ کۆمەڵایەتی بێت هەمانە بەڵێ زۆر سپاسان دەکەم دیارێ مەگەر ینی لەو باسە بکۆڵینەوە ڕێکخراوی شەفافیەتی نێودەوڵەتی راپۆرتێکی بڵاو کردەوە لە ماوەی ڕابردوو تایبەت بە پرسی توندی تویژیەکان لەسەر ئاسی وڵاتانی ناسەقامگیری سیاسی و لە پەیوەندیدار بە گەندەڵیەوە لە راپۆرتەکە بەڕوونی ئاماژە بۆ کراوەکە لە هەر وڵاتێکە ڕێژەی گەندەڵی زۆر دەبێت و پێشەلکاریەکانی مافی مرۆڤ بەرز دەبێتەوە ڕاستە خۆ لە وڵاتە ڕێژەی تونند و تیژیش بەرز دەبێتەوە خەڵک بی لە ڕێگا چارەی ڕادیکاڵان دەکاتەوە بی لە ڕێگای بەکارهێنانی تونند و تیژی دەکاتەوە بۆ گەیشتن بە ئامانجەکانی خۆی بۆیە سەرچاوێکی بنەڕەتی تونند و تیژی لە گەندەڵی و لە خراپ حکومڕانیکردنە کە بەداخۆێمە زۆر جار دەبینین کە هەوڵ دەدرێت ڕاستە خۆ ببەسترێتەوە بە ئاین کە لە کاتێکدا لە پەیوەندیدار باین دەرەنجامی ئەو نەمانی متمانەوە بەرزبوونەوەی گەندەڵی و خراپ بەکارهێنانی حکومڕانی کاوە لە هەمووی لە کوردستان هەیە ئێمە لە بیرمان نەچێت کە هەمووی مانگێک نابێت کە بەڕێوەبەراتی پۆلیسی هەولێر و سلێمانی یەکتریان تۆمەتبار کرد بە داڵدەدانی تۆمەتباران کە چەندین تۆمەتبار هەیە کە لە سلێمانی تاوانی کردووە لە هەولێر داڵدەدراوە بە پێچەوانەوە لە هەولێر تاوانبارەوە لە سلێمانی داڵدەدراوە ینی تونند و تیژی لە کوردستاندا و ڕێژەکانی تاوان ڕەبتێکی زۆری بە شێوازی حکومڕانی هەیە لە کوردستان و داڵدەدانی تاوانباران لەلایەن حیزبەکانی دەسەڵاتەوە و لێنەگەڕان بۆ ئەوەی کەوە یاسا بتوانێت بە سربەخواانە کارکەوە خاڵەکی تر ئێمە گەر سیر بکەین لە یاسای ساڵی 1993 یاسا حیزبەکان باشکرا بەکارهێنانی چەکی قەدەغە کردووە لە حیزبەکان کە بەداخۆی مەدەبین تاوەکو ئێستا حیزبە سیاسیەکان خاوەنی چەکن ئەو خۆی لە خۆیدا کاتێک ئەو حیزبە دەسەڵاتدارانە پابەند نابن بە بۆی چەک بدەنەوە حکوومەت و لایەنی فەرمی و ینی هێزەکان لە ژێر دەسەڵاتی وەزارەت پێشمەرگەوێت ئەو خۆی سەردەچێشێت بۆ تونند و تیژی و زۆربوونی بەکارهێنانی چەکی مۆڵەت کە ئێمە دەبینین چەندین هەڵمەت ڕدەگەنێت بەڵام بە نەتیجە ئەو چەکانە هەر دەمینێتەوە بۆیە پێم وایە ئەگەر ئێمە قسە لەسەر حاڵەتەکانی تونند و تیژی بکەین لە کوردستاندا هۆکارەکانی زۆر ڕوونەکە دەستێوەردانێکی زۆر هەیە لە کاری بەڵێ دواتر قسە لەسەر مەسەلەی سەروەری یاسا دەکەین بەڵام ینی ڕەنگە خەڵک بپرسێ مەسەلەی تونند و تیژی سیاسی چ لە نەبوونی ئاڵوگۆڕی دەسەڵات چ لە مەسەلەی گەندەڵی و بەهادەردانی سامان هەیە هیچ پەیوەندێکی بە زیادبوونی تونند و تیژیەکانی ناو کۆمەلگاوە هەیە ئەکید خۆی ئێمەکە لە ڕووی سیاسیەوە کاتێکە هەڵبژارنەکان نابێتە جێگای متمانەی خەڵک و ڕێژەی بایکۆت بەرز دەبێتەوە
ئەوە خۆی لە خۆیدا سەر دەچێشێت بۆ ئەوەیکەوە خەڵک بیر لە ڕێگای تر بکاتەوە کاتێک بزانێت کە دەسەڵاتێکەیە ناچێتە ژێرباری پرۆسەیەکی ڕاستەقینەی هەڵبژاردن ناچێتە ژێرباری ئەوەی کەوا بە فعلی بچێتە ژێر تاقیکردنەوەی هاوڵاتیان ئەوە خۆی وەگوتم یانی یەکێک لە هۆکارە بنەڕەتیەکانی توندوتیژیەوەی کە لە وڵاتێکدا استقراریەتی سیاسی و ڕێوشوێنە مەدەنیەکانی بەڕێوبردننی دەسەڵات نەبێت ئەو خۆی لە خۆیدا سەردەچێش بۆ توندوتیژی ئێمە لە دەبینینکەوە ئەو شێوازە حکومڕانی لە کوردستان هەیە کە لە هەڵبژارنەکان خۆیداوە پێشێلکاریەکە حیزبەکانی دەسەڵات بەرامبەر خەڵک و بەرامبەر حیزبەکانی تری دەکەن کە سەری کێشا بۆ نەمانی متمانە لە هەر جێیەکیش کاتێک کە خەڵک بێئومێد دەبێت لە ڕێگای مەدەنیەکانی و خەباتی مەدەنی ئەوە ئۆتۆماتیکی سەردەچێشێت بۆ توندوتیژی یاخود هەست بکات لە ڕێگای خۆپیشاندان و لە ڕێگای خەباتە مەدەنیە جۆرەکان ناگاتە مافەکانی خۆی و گەندەڵی ڕۆژ بە ڕۆژ دەبینی بەرز دەبێتەوە و جیاوازی چینایەتی زۆر دەبێت ئێوە ینی ئێمە هەمومان دەزانین کە ئێستا گەڕەکە ڕاقیەکان ئەوانەی کە مەسئول و خەڵکی دەوڵەمەندی لێ دەژی زۆر جیا لە خەڵکی تر و ئەو نەخۆیان لە کوردستان چارەسەر ناگرێت نەخۆشکەون ڕوو لە هەندەران دەکەن و منداڵەکانیان لە مەکتەبی تایبەت و لە زانکۆی تایبەت و لە هەموو شوێنش تایبەت دەخوێنن و کاتێک کە باران دەبارێت منتیقەکانیوان تووشی لافاو نابێت و تووشی زەحمەتی نابێت ئەو چینایەتی زۆرێکە لە نێوان لە کۆمەلگا دروست دەبێت ئەوە خۆی لە خۆیدا سەردەچێشێت بۆیکەوە خەڵک بیر لە ڕێگای توندوتیژی بکاتەوە خاڵشتر کە دەمێ ئاماژە پێ بکەم گرینگە کاتێک تۆ حیزبە دەسەڵاتدارەکان خەڵکی تاوانبار داڵدە دەدەن و هەز بکەن کە خەڵکی ئاسایی هەز بکات کە لە چوارچێوەی یاسا دەمافەکانی پارێزراو نییە بۆیە پەنا دەباتەوە بەرخێڵ ئێمە دەگەڕین و جارشتر دەگەڕێنەوە سەر بازنە بچووکەکان کە بازنەی خێڵ و عەشیرەت و بنەماڵەیە کە لەوێ هەوڵ دەدا خەڵک خۆی پارێز بۆیکەوە دەزانێت یاسا نایپارێزێت ئەوانە هەمووی ئەگەر کۆی بکەینەوە سەر لەوە لە شکستی یاسا دەردێنێت وە لە بەرامبەردا ڕێژەی توندوتیژەکەوە کۆمەڵگە سەرەتایەکان بەرەوبەرز بوونەوە دەبات. بەڵێ سوپاس دەکەم مامۆستا ڕسوولک بگەرم و لای بەرز سەبارەت بە جۆرەکانی توندوتیژی لە کوردستان ئێمە چەند جۆر توندوتیژیمان هەیە؟ ئێمە ئەگەر بین باسی توندوتیژی بکەین و جۆرەکانی زۆرن بەڵام لە هەمویان من تەنها باسی یەک دانیانەکەم کە لە هەمویان بەڕاستی کارەسات بارترە ئەو توندوتیژیە کە پێی دەڵێن توندوتیژی گەورەی ئاشکرا کە یەکێک لە دەروناس زانایانی دەروناس کە کارنەرە باسی دەکات باسی پۆڵێنی توندوتیژی دەکات بەڵام یەکەمین توندوتیژی بریتە لە توندوتیژی ئاشکرا و توند ئەو توندوتیژەی کە ئەسلحەی تێدا بەکاردەهێنرێ ئەو توندوتیژەی کە بۆ نمونە کەسەکە بەوە دەناسرێتەوە کە ئازاردەرە و ئازارێکی تون یانی هەتا وای لێ جاری وایە بەرامبەرەکەی دەهێنێتە حاڵەتێک کە لە ناوی بەرێت و هەروەها ناچێتە ژێر ئەو کەسە ناچێتە ژێر ڕکێف و نیری قانون و یاسا ئەو کەسانن کە پەڕگیرن و دوورە پەرێزن لە قانون و هیچ جۆرە قانونێک ناگرێتەوە میوانەکەمان لە هەولێر ئاماژەیەکی جوانی کرد بە تایبەتی ئەوانەی کە چەک هەڵدەگرن زۆربەی زۆری ئەو کەسانی کە با بڵین ئەسلحە بەکاردەهێن لە کاتی توندوتیژیدا بۆ کوشتنی بەرامبەرەکە یان ئازاردانی بەرامبەرەکەی ئەو کەسانن کە مۆڵەتی چەکیان پێنیە و هەروەها یەکێکی تر لەو نیشانانەی کە ئەو کەسانەی پێدەناسرێتەوە ئەوەیە کە بە زۆری ئەو کەسانن کە ڕاکردوون بۆ نمونە لە هەولێر ڕووداوێک ڕوئەدا بۆ نمونە کەسێکە کوژێ پێشتر کەسێکی تری کوشتووە یعنی ڕوو لەوانەیە گیرا بێت و بەڵام لە دادگا بە نەوعێک لە نەوعەکان بۆ نمونە بە جۆرێک لە جۆرەکان ئازاد کرابێ و دواتر ئەم حاڵەتە زۆر لە لای ئاسان دەبێتەوە بەکارهێنانی مەوادی هۆشبەر و ئەو مەوادانەی کە سڕکردن و زۆربەی زۆری ئەو کەسانەی کە حاڵەتی توندوتیژی بەکاردەهێن و کەسی شەڕەنگێزن ئەو کەسانن کە با بڵێن زیاد لە حەدی خۆیان یان زیاد لەوەی کە با بڵێن حاڵەتێکی ناتەبیعی بەکارهێنانی مەوادی هۆشبەریان زۆر بەلاوە ئاسانە جۆرێکی ترمان بریتیە لە جۆری ڕەتفعل یعنی فیدباکی ئەو کەسە لە بەرامبەر شتێکدایە ئەویش بەهۆی بەدەستنهێنانی مەسەلەن حاڵەتێکە کە ئاماژەی پێکرد لە لای ئێمە
بەداخەوە ئەڵێم ئێستا دوو تەبەقی پەیدا بووە چینێکە زۆر پڕە چینێکە زۆر قڕە یان هەتا جاری وا هەیە ئێمە خۆمان کۆمەڵگەوا دەزانین کە شتێکی باشمان کردو بەڵام لە حاڵەتە دەرونیەکەوە فیدباکی ئەو کەسانێکە لە دەوروبەری ئەو حاڵەتەدا دەژین فیدباکیان خراپە بۆ نمونە ئێمە شاری پزیشکانمان هەیە شاری مهندیسانمان هەیە کۆمەڵگەی زانکۆمان هەیە کە تەنها چینێک تێدا دەژین ماڵ عیلم هینێکشمان هەیە ناوچەیەکشمان هەیە کە هەژار نشین و فەقیر نشینن کە گومان تێدانە ئەوانش حەزیان لەو ڕەفاهیەت و لەو خۆشگوزەرانیە یان بۆ نمونە خەڵکێک گەبینی لە هەرێمی کوردستاندا کە خەڵکی وەسەطمان نییە خەڵکی ناوەندی مەسەلەن ژیانمان نییە کە ڕبعی ساڵانەی یان مانگانەی بە شێوازێک بێ کە بە جوانی بژێتەوە پێداویستی هیچ پێویستێکی مادی بە ئەو نەبێ تونند و تیژی یان بۆ نمونە لابردنی مەترسیەکە بۆ نمونە زۆربەی زۆری ئەو تونند و تیژیانی کە لە هەرێمی کوردستاندا جاری وایە ڕوئەدەن ئەوەیە کە کەسەکە بە زۆر شتێکی ئەخرێتە سەرێ و دەیەوێت تونند و تیژیەکەی لەسەر خۆی لابەرێ بۆیە من ئەگەر باسی هۆکارەکان کەم دیارە هۆکار زۆرن یەکێک لە هۆکارەکانی زۆربەی زۆری زانایانی دەرووناس ئاماژە بەوە دەکەن کە خێزان یەکەمین دەستگایە کە تاکی تێدا پەروەردە دەبێت بەداخەوە من ئەڵم خێزان لە لای ئێمە خێزان تەنها ئەوەیە کە دوو کەس بگەنە یەک و زەواج بکەن و پرۆسی هاوسەرگیری دروست بکەن و منداڵ دروست بکەن و بەڵام هیچ بیر لەوە ناکەنەوە کە ئەم مناڵانە پێویستیان بەوەیە کە ئاراستەیەک بە ئاراستەیەکی ئیجابی و پەروەردەکارێکی باش بن و بزانن مانای باوکایەتی و دایکایەتی چییە و هەروەها لایانی مەسلەی ئیداری خێزان بەلایانی کەم ئێمە زۆربەی زۆری ئەو حاڵەتانەی کە دروست دەبن بۆیە ئەمەش ئەگەڕێنمەوە مەسلەی خێزان زۆر گرنگە هەرچی زانایانی دەروون ناسە ئەڵێن کەسایەتی ئینسانجا ئەگەر کەسایەتێکی ئاشتی خواز و بۆ نمونە ئیجابی بێ لە ناو کۆمەڵگەدا دەگەڕێتەوە 5 ساڵ و 10 ساڵی یەکەمی پەروەردەی و هەروەها ئیداری خێزان زۆربەی زۆری کۆمەڵگەی ئێمە ئیدارێکی زەعیفی خێزانی هەیە ناتوانێت مەسەلەن سەرپەرشتیارێکی باش خێزان بێ هۆکارێکی تر بریتیە لەو ژینگە کۆمەڵایەتێک کە ئێمە تێیدا دەژین میوانەکەمان لە هەولێر ئاماژەیەکی جوانی کرد بۆ نمونە ئەو نەعەدالەتیە کە باسم کرد من نامەوێت بگەڕێمەوە سەری مەسەلەن ئەو دوو چینە ئەو دوو تەبەقە حاڵەتێکی زۆر ناتەندروستی لە کۆمەڵگەی ئێمەدا دروست کردووە منیش حەز دەکەم لە شاری گەورەترین ئەو کەسانە بم کە ژیانیان تێدا مەسەلەن خۆشگوزەرانێکی لە ڕادەبەدەرە یان لە کۆڵانێک بم مەسئولێکی تێدا بێت لەبەر ئەوەی ئاو کارەبا و پێداویستیە سەرەتاییەکانم تێدا مسۆگەر بێ خاڵێکی تر بریتیە لەوەی کە هۆکاری گەیاندن ئێمە میدیامان میدیایەکی بێفلتەرە لە هەرێمی کوردستاندا دنیاە کەناڵ و تەلەڤیزۆن هەیە کە ببێ ئەوەی ڕعایەتی هیچ کەلتورێک و دابوو نەریتێکی کۆمەڵگەی کوردەواری بکەن بۆ نمونە گەورەترین کەناڵ لە وڵاتەدا درامایەکی بۆ نمونە کۆری دەهێنێ کە پڕێتی لە شەڕ و لە جەنگ و کە ڕۆژانە ئەم حاڵەتە دووبارە دەبێتەوە بۆ نمونە هەواڵەکان کاریگەری لە زیادبوونی تونوتیژیە بێ تۆ ئێمە یاسایەکمان هەیە یاسای 21 قانونی ماڵتزی پێ دەڵێن لە دەروونناسیدا هەر ئینسانێک 21 ڕۆژ بینەری شتێک بوو و 21 ڕۆژ لەسەر ڕفتارێک بەردەوام بوو ئەو ڕفتارە تێدا دەبێت بە خوو تێدا دەبێت بە عادەت وە دواتر دەبێت بە کەسایەتی من 21 ڕۆژ سەیری درامایەکی کۆری بکەم کە هەمووی بریتیە لە جەنگ و لە ململانەیەکی ناتەندروستی بۆ نمونە ناشەفاف کە بە کۆمەڵگەی ئێمە ناخورێت خاڵێکی تر مەسلەی هەواڵە کاکەگیان ئێمە هەواڵەکانیشمان لە ڕووی لۆژیکەوە ناچێتە ژێر هیچ لۆژیکێکی با بڵێن سەحەفیەوە ئێمە زۆری هەواڵەکانیشمان هەواڵی مەسەلەن ئەمە ئەوە کوژرا لەوێ ئەمە خنکا لەوێ ئەمە دەبێت کاتێک ئێمە هەواڵەکان دادەڕێژین بە شێوازێک بێ کە هەواڵێک ئەگەر تونند و تیژیشی تێدا مەسەلەن هین بێ دەبێت حاڵەتێک پیشان بدرێت کە کاریگەری لەسەر دەرونی ئێمە دروست نەکات دواتر گرم بەرز بۆ کارەکانی تر کاک سابیر سەبارەت بۆ حاڵەتانی تونتیژیانەی کە لای ئێوە تۆمارکراوە ینی کەمیان لە هەمووی ترسناکترە ینی کە لای ئێوە تۆمارکراوە بەڵێ لە زمانی عەرەبیە هینێک هەیە مفردەیەک هەیە قاعدەیەک هەیە ئەڵێ العنف یولد العنف یعنی تونتیژی بەرهەمێنێ مەبەستم لەم دەستەواژەیە چییە بۆ نمونە هەمیشە ینی ستەمکاری بۆ خۆی هەبوونی جیاکاری دائما تونتیژی بەدوای خۆیان بەرهەمەهێنێ جا ئەمە من ینی پێخۆشحاڵی وردەوردە ئێمە بە هەموو لایەک هەوڵ بین کە وشیاری یاسایی و وشیاری بەرامبەر مافەکانی مرۆڤ و بەرامبەر ڕێزگرتن لە کایی مرۆڤ
لە بنیادی مرۆڤ لە هەموو مافەکانی مرۆڤ ینی بە شێوەی شووا کە ڕێز لە یەکترمێنی ینی بە کولتوری پێکەوە ژیان هەبێت لە بری تونگ و تیژی و ئەو حاڵەتە بەرجەستە بووە نێگەتیڤ و نانۆرماڵ و ناکۆمەڵاتیانەی کە ئێمە ینی وردە بە دەخەرێکی کۆمەڵەکەمان پێ ئاشنا بێت کۆمەلگای ئێمە کۆمەلگایەکی هیلاکە بەداخەوە ینی لە ڕووی دەرونی و لە ڕۆی پەیوەندی بە چی و پەیوەندی بە و جەنگانە و بارودۆخێک کۆمەلگەی ئێمە خۆمان لە جەنگەوە هاتوین ینی لە جەنگەوە دەرچوین ینی لە سەردەمانێکی ڕابردووە لە دەیەکانی ڕابردووە بەڕاستی کۆمەلگەی کوردەواری بە بەردەوامی لە ڕوبەڕووبوون و لە جەنگ و لە ئەوەیە بە خەڵک مافی پێشێل کردووە دایما بە جۆرە جۆرەکان باگراوندێکی خراپ ینی خەزن بووە لە ناخی تاکی کووردا ئەو نەوەی پێشوو ئەم نەوەی کە داش دێت ینی بەداخەوە کە ئێستا بواە نەوەیشی زیاتر تەندروست بواە لەبەرەوە هەندێک قۆناغی شەڕ و ململانی و نەهامەتی پێشووی نەبینیەوەوانە بەڵام بەداخەوە ینی ئێستا سیستەمی کۆمەلگای ئێمە ینی سەر لەبەری ینی سیستەمێکە لەبەرێک هەڵۆشاوە پێویستی بە ڕێخستنەوە هەیە پێویستی بە ئەوە هەیە کە بە بەرنامە بە پلان بەڕاستی ینی بە پلانی درێژخایەن کاری لەسەر بکرێت کە لە ڕووی کۆمەڵایەتی و لە ڕووی ئابووری و لە ڕووی سایکۆلۆژی و لە ڕووی فکری و لە ڕووی هوشیاری و ینی هوشیارکردنەوەی تاکەکان بەرامبەر بە یاسا و بە سەروەربوونی یاسا و بتوانە دروستکردنەوە بە یاسا ینی مؤسساتی قانونی و مؤسساتی دامەزراوەیی ینی حکوومەت وا بکرێت کە ئەم ینی جۆرێک لە متمانە لە ناخی تاکی کووردا دروست بێتەوە کە ڕێز لە یەکتر بگرین و کولتوری پێکەوە ژیان دروست بێتەوە ینی ئەگەر ئێمە شتێک هەبێ بۆ منە شانازی پێوە بکەین بەڕاستی ئێستا ینی باشی حاڵەتی ئەمنی و ڕەوشی ئەمنی هەرێمی کوردستانەکە ئێمە شتێک کە زۆر شانازی پێوەکەین کە هەتا ئێستا بڵێ ینی ئەمر جۆرە ڕووداوانە لێرە و لەوێ ڕوو ئەدەن بەڵام بە بەراورد لەگەڵ هەندێک دەوڵەتی تری هەرێمی و ناوچەی خۆڵاتی ناوەڕاست ئێمە یەشێکین بەڕاستی لە هەرێمە هەر ئارامەکان ینی بەراوردێکی لەگەڵ ئەوانە بە خودی کۆمەلگا خۆینی بەشێکی زۆری کۆمەلگای ئێمە کۆمەلگەیەکی تا ڕادێک متحەفزە تا ڕادێک ینی کۆمەلگایەکی ئارامە کۆمەلگایەکی ئێمە تا ئێستا ینی ئەومان پاراستووە ئەو ڕایەڵی پەیوەندی کۆمەڵایەتی باشەی کە ئەچێتە خانەی با بڵێن ڕێزگرتن لە یەکتر و خوێندنەوەی بەرامبەر و ینی ویستی پێکەوە ژیان و هەموو سیفاتە باشەکان کە کۆمەڵگەی کورد ینی کۆمەڵگەی کوردستان ینی هەڵگری مسیفەتە باشانەیە بەڵام لێرە و لەوێ کە ئەم جۆرە پێشەکاری و ڕووداوانە ڕوو ئەدەن و ئەم توتیژانەکە ینی سەر هەڵدەن لەناو کۆمەلگایەکە لەوانەیە بڵام ئاساییە تا ڕادێک ئەمە ئەگەر لە حەجمێکی دیاریکراوە لە خەبارێکی دیاریکراوە هەبێت هۆکارەکەشی من بۆ دووسێ حاڵەتی ئەگەڕێنەوە لە کورتێکەمەوە لە دووسێ خاڵی زۆر سەرەکیە یەکەمیان بەداخەوە هەبوونی چەک لە دەستی خەڵکایانی ئەگەر ئەو کەسە لە ئەسنای واجبی ڕسمیا بێت پێویستە ینی ئالێتێک میکانیزمێ دابنرێت کە ئەم چەکە نەبرێتەوە ماڵەوە بەڵام خەڵک ڕەنگە هاوڵاتی بێن دەستگامنیەکانی خۆی چەکی هەبێت بەڵێ هاوڵاتیش بەڵێ بەڕێژێکی زۆر چەکێ لە دەستی خەڵکە وە چەکی بێمۆڵەت هەیە چەکی مۆڵەتداریش هەیە کە ئەمە بەڕسمی ینی حکوومەت بە پێی پێوەرەکانەوە پێ ئەو مەرجانەی کە دایناوە پێدانی مۆڵەتی چەک هەڵگرتن لەلایەن کەسێکەوە کۆمەڵی پێوەەر هەیە لە وەزارەتی ناخۆ کە ئەوە ناچینە ینی سەرەوە تەفاسیلە کە من خۆ مەزانم کە کۆمەڵە پێوەەر هەیە بۆ پێدانی ئەو مۆڵەتە ئەمەش هەر بخۆی خەتەرە ینی بۆ لەبەرەوەی لە کاتی تووڕەبوون و دروستبوونی دەمەقاڵێ و ڕوبەڕووبوونەوەیکە ئەم شەکە بەکارهێنرێ ینی ئەمە خۆی بخۆی کارەسەتی لەکەوێتەوە لەبەر ئەوە پێویستە بەڕاستی ئەمەش پیاسیونەوەشی تا بکرێت ئەم یاسایەش ینی یاخۆ ئەم ڕێگە پێدانش بە پێدانی مۆڵەتی چەک هەڵگرتن دیسانەوە پچاوخشانەوە و پێداچوونێ پێ بۆ لەبەرەوەی کە هەڵکشانی ئەم ئامارن و ئەم داتیانە ئەومان پێڵێن کە ئەم کۆمەلگایە لە بەرەو ئاراسیێکی خراپ ئەڕوات و بۆ سەر لێوارێکی خراپ ئەڕوات لە ڕووی توندوتیژی و زۆربوونی حاڵەتەکانی ینی کوشتن و زۆربوونی چەک و هەموو زۆر حاڵەتەکانی تر کە بەڕاستی ئێمە وەکو دەستەی مافی مرۆڤ زۆر بەجددی بەڕاستی قسە لەسەر ئەوواکەین کە
کە پێویستە ئیتر لێرەوە بیر لە هەنگا و چارەسەر و کاری جدی بکرێتەوە بەڕاستی لەلایەن دامەزرا پەیوەنددارەکان لە پێش هەمووشیانەوە حکوومەتی هەرێمی کوردستان وەزارەتی ناوخۆ هێزەکانی یاسایشی ناوخۆ هێزەکانی پۆلیس بەڕاستی زیاتر چاوکراوە بن زیاتر بەفارز و نقطەکانیان لە شوێنەکان زیاتر بکرێ و ڕێژەی تەفتیشات و پشکنین بۆ دۆزینەوەی چەک و بۆ هەوڵدان بۆ کەمکردنەوەی حاڵەتانە ینی زیاتر کاری جدی لەسەر بکەن. سوپاسان دەکەم بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێکی کورت و دوای ناوبڕەکەمان دەگەڕێنەوە لای میوانەکەمان لە هەولێر لەگەڵمان بمێنەوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. دنیا دیکۆر بۆ کەوانتەر و تەختەی ئەرزی. لە دنیا دیکۆر ئامادەین بۆ دروستکردنی کەوانتەر و دانانی تەختەی ئەرزی بە باشترین کوالیتی و نرخی گونجاو. دروستکردنی کەوانتەر بە خواستی خۆتان بە کەرەستەی MDF و HDF و HPL و R-Click و داری سروشتی و باڵۆن پرێس. هەروەها دروستکردنی کەوانتەری تاقیگە و WC و کابینات با کەرەستەی کۆمپاکت لامینات کە دژە بەکتریا و دژە ئاو و دژە ئەسیدە. بۆ دڵنیابوون لە کوالیتی و نرخی گونجاو تەنها دنیا دیکۆر هەڵبژێرە. دنیا دیکۆر. فانسینێت خێراترین هێڵی ئینتەرنێت بە داوەلۆندی بێسنوور ئێستا لە خزمەت کڕیاراندایە. فانسینێت جۆرەها کارتی پڕکردنەوەی بۆ ئامادە کردوون کە سەرجەمیان داوەلۆندیان بێسنوورە بۆ ماڵ و شوێنە گشتیەکان. کارتی 9000 دیناری بۆ ماوەی 1 هەفتە، کارتی 7000 دیناری بۆ ماوەی 15 ڕۆژ، کارتی 30000 دیناری بۆ ماوەی مانگێک، کارتی 40000 دیناری بۆ ماوەی مانگێک و بە خێرایی زیاتر کە تایبەتە بە یاری ئۆنلاین. هێڵی فانسینێت لە ڕێگەی ئامێرێکی تایبەت کە لە سەرباندا دەنرێت وەردەگیرێت و لە ڕێگەی گێنەرێک بۆ ئامێری بڵاوکردنەوە لە ناو ماڵەکەت یان شوێنی کارەکەت کاری پێدەکرێت. ژمارەی تەلەفۆن 01970 224 75 74 یان 01950 194 36 37. فانسینێت. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. جارێکی تر سڵاتان لەوێت بینێرانی بەڕێز کاک فەرمانگە بگرێن و لای بەڕێز پێشتر بەڕێز باس لاندێک توندوتیژی مەسەلەن سیاسی کرد کە دەسەڵات بەرامبەر بە خەڵک ئەنجامیداوە کە بەڕێز پێوا بۆ کارێکە بۆ زیادبوونی توندوتیژیەکان. مەسەلەی توندوتیژی ئابووریش مەسەلەن پێنەدانی خەڵک، مەسەلەی موچە، مەسەلەی داهات خۆی ئەمە شۆکارێک بوو مەسەلەن بۆ زیادبوونی توندوتیژی و لێک هەڵوەشانەوەی خێزان لە کوردستان؟ ئەکید مەسەلەی توندوتیژی ینی ئەو پێشەلکردن دەتوانین بڵێن پێشەلکردنی مافەکانی مرۆڤ لە ڕووی ئابووریەوە پێنەدانی موچە و زۆربوونی ڕێژەی بێکاری کە ئێمە ساڵانە زیاتر لە 30,000 دەرچووی زانکۆ پەیمانگامان هەیە کەوانە بەشێکی زۆریان دەرفەتی کاریان بۆ ناڕەخسێ. ئەوانە هەموو سەر دەچێشێت بۆ زیادبوونی کێشەکان و زۆربوونی حاڵەتەکانی توندوتیژی کە خۆمان ئەنجامەکان دەبینین و ڕێژەکانی جیابوونەوە کە لەو چەند ساڵی دوایی بە ڕوونی دیارەکەەوە ئەو ڕێژانە بەرە و ینی باڕاستەش زۆر ترسناک بەرز دەبنەوە کە هەموو ئەوانە خۆی کاتێکە دەسەڵات ئەو پێشێلکاریانە بەرامبەر هاوڵاتیان دەکات ئەوە خۆی لە خۆیدا ڕەتفعل دروست دەکات لای هاوڵاتیان. بۆیە دابینکردنی مافەکان کە هەموو کاری هەموو حکومەتێکە لە ئەساس کاتێک کە خەڵک خۆی حکومت لە بنەڕەتدا بیرۆکەی حکومڕانی و دروستکردنی حکومت لەوە هاتووە کە خەڵک لە بەشێک لە ئازادیەکانی خۆی خۆش دەبێت بۆی لە بەرامبەردا حکومت هەم خۆشگوزەرانی بۆ دروستکات و تا مافەکانی دابین کات و هەروە ئەمن و ئاسایشی بۆ دروست بکاتن. ئێمە دەبینین لە هەردوو حاڵەت لە کوردستاندا ئەو پێشێلکاری هەیە واتە مەفهومی حکوومەت لە ژێر پرسیاردا لە کوردستان. ئێمە دەبینین کە ڕێژەی هەژاری و ڕێژەی بێکاری ڕۆژ بە ڕۆژ لە ناومجتەمەعیمە بەرزتر دەبێتەوە. خۆشمان بەڕوونیەوە دەبینین کە ئەو ڕێژانێک وای کردووەکەوە چەندین دەرەنجامی نەخوازراوی لێ بکەوێتەوە. خاڵی دووەم مەسەلەی ئەمنیەکەشە. ئێمە باشکرا وەک پێشتریش باسمان کردیانی بەهەز دەکرێت کەەوە زۆر جار تاوانباران داڵدە دەدرێن یاخود دەپارێزرێن یاخود
زۆر جاروەیە کە دادگا ئەمری گرتن لە بۆ تاوانباران دەردەکات پۆلیس ناتوانێت جێبەجێ بکات جاروێ پۆلیس دەیگرێت بەڵام لەو لاوە دادگا دێت ئەو کەسە بڵێن ئازاد دەکاتەوە و نای سزای نادات و ئەوانە دووبارە دەستن ناو کۆمەلگا تاوان ئەنجام دەدەنەوە بۆیە حکوومەتی کوردستان لە هەردوو ڕۆ مقەسیرە نەیتوانیوە ببێتە سەبەبەوەیکەوە خەڵک هەز بە ئەمان بکات هەز بکات بۆیکەوە لە سای ئەو حکوومەتە ژیانی پارێزراوە بۆیە لە ڕوە ئابوووریەکەی کاتێکەوە ئەو پێشەکاریانە دەبینێت و مافەکانی زامن ناکرێت بیر لە ڕێگایتر دەکاتەوە دادگاش کە ناتوانێت تاوانباران سزا ئێمە خەڵکمان بینیوە لەسەر مەسەلەی دزینی شیر و کۆمەڵێک بڕۆ و سزنانەی کورسانی لەسەر زۆر تاوانی سادە دەبینی خەڵک دەستگیر کراوە چەندین ساڵش حکومی درراوە بەڵام لە بەرامبەر تاوانی گەورە دەکرێت خەڵک کوژراوە کە ئێمە خەڵکێکە دەزانین کە پێشتر تاوانی کردووە دووبارە تاوانی کردوێتەوە دیسان بە کەفالەت ئازاد کراوە هەوە 9 جار بە کەفالەت ئازاد کراوەوە دادگا ڕێشوێنی توندی بەرامبەر نەگرتوێتە بەر بۆیە کە خەڵک ئەو حاڵەتانە دەبینێت متمانەی نامینێت وە ئەوە لە لای خەڵک لای لە دەرونی خەڵک بە زۆرێک لە جۆرەکان ڕقەک دروست دەکات کە هەوڵ دەدات لە هەر دەرفەتێک کە بۆی بڕەخسێت ئەو ڕقە دەربڕێت ماوەی ڕابردوو لە بەڵێ فەرموو بەڵێ لە ماوەی ڕابردوو کاتێک ئەو مەفرەزانێک کە تایبەت و بە کۆنتترۆلکردنی دیاردێت سەگداری دەرچوون لە بەشێک لە پارێزگەکانی کوردستان ینی من لە سەرچاو زۆر نزیکەوە ئەوم گوێ لێ بکە لە یەکێک لە شوێنەکان چەچیان لە کەسێک وەرگرتووکە و کەسە لە بنەماڵێکی دەسەڵاتدار بوو کاتێک چەکەکان بردبووە بەڕێوەبەراتی پۆلیس لە تەلەفۆنێکی بۆ کراو کە دەبی خۆت بەو پۆلیسان گوت کە چەکەکەی لێوەرگرت بە خۆت دەبی بە ساری خۆت چەکەکەی بۆ بێ ماڵەوە و ینی ئەوە چەندی حاڵەتی وە ڕوو دەدات و ئەو پۆلیسە گوتی کە بەو شێوەیە ئەمریان بە من کرد کە چەکچی ئەو بدەمەوە پاشە چوم چەکی هەمووانێک کە لێما و دەستمە بەسەرداگرتون چەکەکانماندانە بۆیە کاتێک کە یاسا بەسەر هەموو وەکو بە یەکسانی ینی جێبەجێ ناکرێت ئەوە سەر دەچێت کە خەڵک ڕێز لە یاسا نەکرێتەوە هەوڵ بدات بەدەستی خۆی تۆڵی خۆی بکات ئێمە ئەو حاڵەتانەی کە کوشتنە تۆمار دەکرێت یان لە هەولێر لە هەندێک شوێنەیە کابرا سیاجی لە بەردە ماڵەکەی دانەوە بە پاسایەوەی کە دوژمندارە لە کوێی دنیا شتی وایە خۆت و لە غابە ناژی کە خۆت پارێزەکە بڕات بە پۆلیسێ بڕات بە دەوڵەتێ چۆن دەبێت کەسەکە یان دەوڵەت چۆن دەبێت ڕێگا بدا کە خەڵکێک بە پاساوی ئەوەی کە دوژمندارە لە بەردە ماڵەکەی خۆیدا کۆنکریتی گەورە دانێت بۆی کە خۆی بپارێزێت بۆیە کاتێک کە دامەزراوەکانیشی خۆیان ناکەن خەڵک بیر لەوە دەکاتەوە کە خۆی پارێزێ کە هەموو ئەوانە لە نەتیجەدا توندوتیژی لە هەموو ئاسەکان بەرز دەکاتەوە ئێمە ئەو خەڵکانی کە تاوان دەکەن ئەو خەڵکی کە چەک بەکاردێنن لە ڕووداوەکان و خەڵکی ئاسایی نین ئێستا من بمەوێت مۆڵەتێک چەک دەربینم چەند هەوڵدەم نامدەنێ بەڵام ئەو خەڵکانی کە زۆر جاروێک کە مۆڵەتەکانیان دەدرێت خەڵکی حیزبین یان ئەگەر مۆڵەتشان نەبیت بە پاساوی حیزبی بە پشتیوانی حیزبی بەکاری دێنی وە ئەو حیزبی کە ئەندامن تێدا دەبووتنە حەسانە بۆیان کە کاگەر تاوانێکیش بکەن حیزب بەهانەیان دێت یاخود داڵدەیان دەدا یاخود سوڵحیان بۆ دەکە ئێمە حاڵەتمان بیستووە کە کەسەکە تاوانی کردووە لە مەحکەمە بووە لە مستەوای بەرزی حیزبە دەسەڵاتدارەکان تەداخل کرابووی سوڵحیان بۆ بکەندا سزا دەربازیان بکەن ساڵی پاری یاسا دەرچوو یاسای لێبوورنی گشتی چەندی خەڵکی تاوانبار بەگەر یاساکە دراون و زۆربەی حاڵەتەکان یاساش دەخرێتە خزمەتیان بۆی کەوە لە تاوان و لە سزادان دەرباز سپاس دەکەین مامۆستاگە بگەڕێنەوە لای بەرز باسی کۆمەڵێک هۆکارکرد دەگەر بە کورتی هۆکارەکانی تریش بنەمایەکی سایکۆلۆژی هەبێ بریتیە لە تەقلیدکردنەوە لە لاساییکردنەوە ئێمە زۆر جار باسی ئەوم کرد باسی میدیام کرد کە میدیا ڕۆڵێکی گەورەی هەیە لە پەروەردەکردن و ئاراستەکردنی کۆمەلگا بە تایبەتی هەندێ میدیامان هەیە وەکو باسمان کرد ئەو درامانەی کە دێنن هیچ فلتەریانیان بەرنامەیە بۆ نمونە بەرنمەیەکی زۆر باشە باسی چییە کە باسی کەسێک دەکات کە تاوانێکی کوشتنی ئەنجام داوە هەر بۆ خۆی ئەمە کەسێک کە دەیبینێت دووبارە ڕقی لەوانەیە لە کەسێک بێ بیر لەوە دەکاتەوە کە بیکوژێت بۆ نمونە ڕیکلامەکان
ینی ئەوەی کە بە بازار دەکرێت ئەو شتان جاری وا هەیە ڕیکلامی بلنجە بەڵام بە لەشکرێک جێشەوە نەمایش دەکرێت سەرەتاکەی بریتە لە شەڕکردن خۆ ئێستا ئەی بینین لە ناو تەلەڤیزۆنەکان وابزانام لە زۆربەی زۆری کەناڵەکانیشا پەخش دەکرێت ئەمە بۆ خۆی ئەم شەڕە ئەم خولوقە ئەم ڕەفتارە وردە وردە دەگوازرێتەوە بۆ باگراوەندی کەسەکان خۆی و هەروەها کاریگەریەکی تر ئەوەیە کە کاریگەری یاریە ئەلکترۆنیەکانە ئەم ئەتەرنێتی کە ئێستا لە وڵاتی ئێمە هەیە و مەسەلەن بۆ ئۆنلاین لە هەموو کەسێک دەتوانێت پەیوەندی پێ بکات و لە ڕێگەی جیهازێکی مۆبایلی زیرەکەوە بەڕاستی وای لێ کردووە کە وردە وردە بەتایبەتی لە تەمەنی ناوجەوانی و لە تەمەنی گەنجەتی لە سەروی 12 ساڵیەوە تەلەبەم هەیە ئێستا بۆ نمونە هەتا سەعات 5 و 4 بەیانی ناخەوێ هەمووی خەریکی چییە خەریکی یاریکردنە بەتایبەتی یاریەکە ئێستا پۆبجی پێ دەڵێن کە کاراساتی گەورەی لێ دروست بووە لێرە و لەوێ گوێمان لێ دەبێت کە کەسێکی کوشتووە یان لاسایی یاریەکەی کردوتەوە ئەمە بەڕاستی کارەساتی گەورە دروست ئەکا خاڵێکی تر کە من دووبارەی دەکەمەوە ئەویش ئەوەیە کە دەکرێت مەسەن لە چارەسەرەکانی ڕێگاکانی چارەسەریشا بەکاری بێن ئەو ململانێ سیاسی کە لە وڵاتی ئێمەدایە کە لە جێگەی نابێتەوە لە ژێر هیچ لۆژیکێکی مەسەلەن مەڵتقیە ئەو تەنها لە کۆمەڵگە دواکەوتەکاندا ئەم جۆرە ململانەیە بەڕاستی مەسەلەن پراکتیزە دەکرێت لە وڵاتێکی وەکو سوید 50 ئەوەندە حیزبە ململانەی سیاسی دەکەن و هەمووشیان لە ژێر دروشمی ئەوەی کە کامیان زۆرترین خزمەت بە هاوڵاتی خۆی بکە ئەگەر هاوڵاتیەکە سویدیش بێ مەسەلەن لە شوێنێکی تر کار بکە هەم ئەگەر خراپەیەکیش بکە ئەو خۆی بە چی ئەزانی خۆی بە خاوەنی ئەزانی وردە وردە دەیهێنێتەوە سەر ڕێگا بڕواتان بێت لە مناڵەکانیان نازانن شەڕ چییە نازانن مەسەلەن ئامێری شەڕکردن چیە تەنها ئەگەر لە تەلەڤیزۆنە ئاگیان لێبێ مەسەلەن ئەمەش دەگەڕێتەوە بۆ لایانی پەیوەندیتارێکێکیش لەوانە مەسەلەی زانکۆی مەسەلەی پەروەردەی وەزارەتی پەروەردەیە و هەموو لایەنەکانی تر کە ئێمە دەکرێت لە چارەکانە لە خاڵەکانی چارەسەرکردنە بچینە سەری و باسی بکەین ئەگەر دەرفەت بێ بەڵێسپاسداتەگەرم و لای بەڕێز ماوەسا کاک سابیر سەبارەت بە مەسەلەی چەک ینی پێدوای بەشێکی زۆری و تاوانکارێنە پەیوەندیان بە چەکەوەی حکومت بۆ مەسەلەن خۆی ناوێ کۆنتترۆلی بکە یانیم کە بەشێکی ڕووداوەکان مەسەلەن چەکی بێمۆڵەت ینی چەکی بە مۆڵەتی شە بووە کە ڕووداوی تاوانکاری پێ ئەنجام بدرێت حکومت خۆی ئەوێ چارەسەری کاوانە بەڵام ینی با ئەوش بڵین خۆمان تەڕادێک ئاگادارین لە هەندێ تەداخلاتی مەسەلەن حیزبی و سیاسیەوە لە هەندێک کای سیاسی کۆی سیستەمی سیاسی هەرێمی کوردستان یعنی ئەم جۆرە حاڵەتە نییە نامۆ نییە مەسەلەن بەڵام حکومت لە ڕێگەی ئەوە ینی ئەمە ینی کۆمەڵک کۆبوونەوە و مناقشاتی جدی لەسەر کرێکە ئەم جۆرە ینی پێشکاریانەوە ئەم جۆرە زیاد بوونین هەڵکشانی ڕێژە مەترسیدارانەی تونوتیژی و ڕووداوەکان کۆنتترۆل بکرێت یعنی بەڵام وەکو ئێمە ینی پێمان وایە کە زیاتر هۆکارەکان ینی کۆمەڵ هۆکاری زۆر هەیە کە ئەکرێت لە هەنێک هۆکاری جدیە ینی کۆیان بکەینەوە لەوەیە کە زیاتر پەیوەندی بە بەردەوامی قەیرانی ئابووری دۆخی ینی نانۆرماڵی هەرێمی کوردستان کە لە ڕووی داراییەوە ینی بارودۆخی خەڵک بارودۆخێکی ینی لە ئاسیشی خراپایە بژێوی خەڵک ینی کەمبوونی و دەرفەتەکانی کار ینی زۆربوونی ڕێژەی بێکاری کە ئەگەر من تقریبا ئەوەنەی بزانم ڕێژەی بێکاری لە سا هەشتەوە گەیشتە لە سا هەشتە ینی لە سادە زیای لەوانە لە سا بیستیش بێ ینی نا ئەوە دقیقەن من تقریبا ڕێژەکە بە دقیقی نازانم بەڵام خاڵشترەوەی کە هاوڵاتیان ئاشنانین بە هۆشیاری یاسایی ئەگەر بۆ بەڵام ڕەنگە خەڵکسێکە مەسن یاسا بۆ هەمان وەکو یەک بەڵێ نەبوونی خەڵکنی بەرامبەر یاسا خۆی تۆڵی کەسی کاک فەرمان باسی کرد ینی فعلەن ئەم جیاکاری و ئەم جیاوازیکردنە لە نەبوونی یەکسانی لە بەردەم یاسایە ئەمە واکات کە خەڵک بیر لەوە بکاتەوە خۆی حەق خۆی بسێنێ خۆی تۆڵی خۆی بکاتەوە پەنابردن بۆ هەندێک تونوتیژی ئەوانە کە هەر بۆ نمونە بۆ بینەوە ئەم حاڵەتی کە چەند ڕۆژی ڕابردوو کە ڕوویدا ئەوانە ئەمە ئەگەر ئەم کەسە وشاری ئاسایی هەبووە بۆی کە پەنابەرێ بۆ دادگا یاخود بۆ پۆلیس یعنی متیاکە من سکاڵایکە مەرز حاڵەتیشی ئاوە بۆ نمونە ئەکرا یعنی ڕێکارشی ئاسایی بژیرێتە بەر نەکوو
يعني ڕاستی خۆ مەسەرەن هەوڵی کوشتنی کەسەکە بدا ئەمە خۆی بەخۆی نەبوونی هۆشیاری ئاساییە حاڵەتی تر ینی سەرەڵدانی چینایەتی و ینی چینێک لەسەرەوە چینێک لە خوارەوە ینی ئەرز و ئاسمانی فەرقا ئەمە واکەوەکو مەمەسا باسی کرد ینی هەبوونی کۆمەڵگای بە ناوی جۆرە و جۆر و ئەمانە ئەمە واکە هاوڵاتی ئاسایی هاوڵاتی ڕەشۆکی یا ئەوەی کە لە ئاسێکی ئابووری مامناوەند یاخو نزمایە دایما پیش بخواتەوە لەم زۆر حاڵەتەنە لە ینی کاریگەری دەرونی سایکۆلۆژی لەسەر ناخی ئەم ئینسانە دروستەکە پەرچەکردداری خراپ دروستە بێت سپاسەکە مامۆستا دوتەگرم وڵای بەڕێز کاک فەرمان زۆر بە کورتی سەبارەت بە چارەسەر دقەیەک بۆ بەڕێزە دێنی چی بکرێ وەکو چارەسەر ینی بۆ کەمکردنەوەی ڕووداوی تاوانکاری توندوتیژی هیچ پەیوەندێکی بەوەیە کە جێبەجێکردنی یاسا دەبێتەوەی کەمکردنەوە بە کورتی بێ سپاس دەکەین زۆر سپاس وەڵامە خاڵێکێک کە کەم تەرکیزمان خستە سەرەویش ئەو توندوتیژەیە کە هێزە ئەمنیەکان بەرامبەر خەڵک بەکاری دێنن هێزی حکومی ئێمە لە ماوەی ڕابردوو بینیتمان کە لە کاتی خۆپیشاندانەکان چ ئیهانە و سوکاتێک بە خۆپیشاندەران دەکرێت لایەن هێزە ئەمنیەکانەوە کە بەداخەوەی مەڕێزمان لە بۆ هێزە ئەمنیەکان کەوانێک کە بە شێوەی فەرمی کار دەکەن و ڕۆڵیان لە پاراستنی ئەمنیەتی وڵاتەکەمان هەیە بەڵام مامەڵەکردنی ئەوان مامەڵەکردنێکی زۆر زۆر نائینسانانەیە ئێمە لە ماوەی ڕابردوو دەیان چەندین ڕۆژنامەنووسمان تیرۆکرا مامۆستای ئاینی تیرۆکراوە هەمووی توندوتیژە کە لە دەسەڵاتەوە بەرامبەر خەڵک کرا من پێم وایە بۆ چارەسەریەکەوەیەکەوە پێویستە یاسای حیزبەکانی ساڵ 1993 جێبەجێ بکرێتەوە چەک لە دەستی حیزب نەهێڵدرێتەوە چیتر نەهێدرێت کە خەڵکەکە لە پەنا حیزبەکانەوە داڵدە بدرێت وە ئەوەی کە بینیمان لە هەولێر تاوەندەکە لە سێمانی داڵدەدرێت و پێچاوانەشەوە ئەو حاڵەتانە نەمێنرێت بۆەوەیکەوە کەس لە یاسا دەربازی نەبێتەوە بە فعلیش حکوومەت هەرێمی کوردستان کار بکە بۆ چارەسەرکردنی ئەو کێشانەیەمە تەنها لە ئەو ساڵدا زیاتر لە 25 حاڵەتی کوشتن هەیە لە نەتیجەی کێشەی زەویزار کە هەزاران کێشەی زەویزاری تریشێ لە وڵاتە کە ئەگەری وێ ئەوان هەموو لە سەرنجام لە حاڵەتی توندوتیژی و کوشتنی لێ بکەوێتەوە بۆی ئەگەر یاسا سەروەر بکرێتەوە خەڵکێک لە پەنای حیزبەوە داڵدە نەدرێت ئەوە پێم وایە توندوتیژەکان کەم دەبنەوە و زۆر زۆر گرنگشەکە هێزە ئەمنیەکانیش ڕێک بخرێنەوە کە لە ژێر سەیتەری حیزب نەبێت بۆیکەوە دژی خەڵک دژی خەڵکی مەدەنی و دژی خۆپیشاندەران و مامۆستایانی ئاینی و مامۆستای قوتابخانە و چین توێژەکان بەکارنێنرێت لە حاڵەتەکانی خۆپیشاندان ناڕزایی سپاس دەکەین مامۆستا کاتمەکەم بۆ بەڕێزی وەکو چارەسەر ئەخیر خاڵکە منیش ئاماژەی پێ بکەم بە شێوازێکی گشتی گەورەترین سەروەت لە هەموو دنیا سەروەتی مرۆییە یعنی ئەوەی کە باز دەکرێت مەسەلەی ئەو هەموو دەرچوانەی پەیمانگا و هەروەها زانکۆکان کە دەیان دۆلاری تێچێت دەیان $1000 تێچێت هەتا تاکێک پەروەردە دەبێت مەسەلەن سپۆریەکی هەبێت بەڵام تەماشا دەکەی ئەم تاکە ئەم گەنجە بە سەرگەردانی بە دڵساردی بە غەمباریەکی زۆرەوە دەچێتە ماڵەوە کە هیچ سەرچاوەیەک نییە کە تەنها بێ ئەو پسپۆری خۆی تێدا مەسەلەن ببێتە سەرچاوەیەک بۆ ژیانی ئابووری و بتوانێت خێزان دروست بکە بۆ نمونە ئێمە حکومت دەبێت حکومەتی هەمووان بێ باسی ئەوەشمان کرد کە یاسا سەروەر بێ و هەروەها قانون بۆ هەمووان بێ یاسا بۆ هەمووان بێ کەسێک کە پەرگیری ئەکات توندوتیژی دەکات ڕفتارێکی ئەنجامداوە سەرچاوەکەی بدۆزینەوە و ئەگەر سەرچاوەکە مەسەلەن دەتوانرێت چارەسەر بکرێت و ئەگەر مەسەلەن حکم درا بە یاسایەک لە یاساکان یاساکە بە بێت جیاوازی بەسەریدا بۆ نمونە تەطبیق بکرێەوە هەروەها بەکارێن نەهێنانی ئاین بۆ هەندێ مەرانی تونگیری و پەرگیری بینیمان مەسەلەن ئەو ماوەی پێشوو کە کۆمەڵێک و گروپێک ئاینیان کردبوو بە سەرچاوەی بەکارهێنانی توندوتیژی و هەروەها ئەو بابەتی ئەنتەرنێت و ئەو دنیای گۆڕاوی کە هەمانە بە تایبەتی بە شێوازێک بێ و هەروەها حکومت بیر لەوە بکاتەوە کە بەڕاستی دڵسۆزی هاوڵاتی بێ و بتوانێت مەسەلەن یەکێک لە هەرە پێداویستیەکانی ژیانی ئینسان بریتە لە سەلامەتی دەرونی بۆ هەموو خێزانە بگەڕێنێتەوە یعنی بەبێت جیاوازی بەبێ طبقاتی دروستکردنی طبقاتی اجتماعی بەبێ ئەوەی کە بۆ نمونە من زۆر باش بژیم کەسێکی تر زۆر خراپ بژی چونکە ئەمە بەڕاستی ڕەتفعلی پێ لێ دروست دەبێت یەکێک لە هۆکارەکانی توندوتیژی ئاماژەمان پێکرد کە بریتە لە ڕەتفعل سپاس دەکەین کاک ساوی دەخەیەکی بۆ بڕێ چی بکرێ وەکو چارەسەرێک بۆ کەمکردنەوەی توندوتیژی واللهی ئێمە وەکو ئەنچالەکانی بواری مافی مرۆڤ ئەوانی کە
ینی ئامادەین شەو بخینە سەر ڕۆژ ڕۆژمێنە سەر شەو کار بکەین بۆ ئاسوودەی کۆمەلگا ینی پێمان باشە وەکو چارەسەر ینی حکوومەت زۆر بە شوێکی ڕێکوپێک بە جددی بێتە سەرخەت بۆ چارەسەرکردنی ئەم ڕوبەڕووبوونەوە ئەم زۆربوونی توندتیژی و چارەسەری ینی وەڵامی پێوێت چارەسەری گونجانی پێبێت ئێمە لە ڕێی ئەوەیان کە ینی ببینە خاوەنی موسسات و دام و دەستگای خۆمان و ینی کایەشی دیموکراتی و یان کایشی پێکەوە ژیان و کۆمەلگایشی ئاسوودە بنیاد بنین چ جای لەوەی کە بین بگەڕێنەوە بۆ سەردەمانێکی پێشوو و ینی ئەو جۆرە حڵاتانی کە وای کردووام کۆمەلگایە ینی بەداخەوە لە بنی هەنگاو بۆ پێشەوە بنی هەنگاو بۆ دووانێت ینی ئێمە پێ خۆشحاڵە بین ئەگەر ئەم بابەتە ئەم مەسلێ بە هەندوەر بگیرە و کار بۆ چارەسەرکردنی بۆ بەڕێز سابیر عەبدوڵڵا کەریم بەرپرسی نووسینگەی سلێمانی دەسەی مافەکانی مرۆڤ ڕەسوڵ ئیبراهیم ماستەر لە دەرووناسی هەروە لاولێرەوە فەرمان ڕەشاد چالاکی مەدەنی سوپاس بۆ بینێرانی بەڕێز سوپاس بۆ هاوکارانم تا بەرنامێکی دیکە خواتان لەگەڵ